سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بۆ جێبەجێکردن لەگەڵتانم و تەوەری بەرنمەی ئەم جارەمان لەسەر چەمکی ڕژێمی سیاسی و سیستەمی سیاسیە. ئاخۆ جیاوازی نێوان ڕژێمی سیاسی و سیستەمی سیاسی لە دنیای سیاستدا چۆن دەبینین و عێراق و هەرێمی کوردستان لە چه خانەیەکی سیاست ئایا وڵات بە چه سیاستێک بەڕێوە دەبن و بۆ تەوەری ئەم جارەشمان میوانداری زۆر بەڕێز جەنگی ساڵەیی لە ستۆدیۆکان میوانمانە بەڕێز جەنگی بەخێربێی. سپاس دەمەوێت لە سەرەتاوە بڵێم ئایا سیاست وەکو چەمک پێناسەیەکی گشتی سیاست وەکو چەمک لە دنیای سیاست بینیات چییە؟ سەرەتا سپاس کەم دەرفەتان ڕەخساندووە ئەم بەرنمەیە. دەمانەوێت لەم بەرنمەیە شیکردنەوەیەکی زانستیانەی ئەکادیمی بۆ چەمکی سیاست و ئەو دەستەواژانەی کەوا بە شێوەیەکی گشتی لە ناو کۆمەڵانی خەڵک بەکار دەهێنرێت تشک بخێنە سەری و ڕوونی بکەینەوە بە هیوام کە جێی متمانە و ڕەزامەندی بینەرانی خۆشەویستی کەرکووک تیڤی بێت. سپاس. پێناسەی سیاست لە دێر زەمانەوە چەندین بە درێژایی کات کە تا ئەم ڕۆگەیشتوین چەندین پێناسەی بۆ کراوە، بەڵام لە ئێستادا پۆلێنکردنی تعریفەکان و ناسینی سیاست دابەش بووتە سەر دوو بڵین مەدرسە یا با بڵین خوێندنگا. تەقلیدیەکان لە سەرەتادا بۆچوونێکیان هەبوو و دەربارەی سیاست زایانانی سیاست لە سەردەمی کۆندا کۆمەڵێ شتیان دەربارەی سیاست وتووە، بە تایبەتی و سەردەمی نوێیەکان تقریباً لە ساڵی 1962 ئەکادیمیای فەڕەنسی تعریفی کرد بۆ سیاست و سەرەتا لە یۆنانی کۆنەوە باس لە سیاست کرا. وشەی سیاست لە پۆلسی یۆنانیەوە هاتووە بە مانای شار دێت، بە مانا مادەکەی تەنها بریتی نییە لە ئەو تەلار و شەقام و جێگانەی کەوا پێی دەوترێ شار، بەڵکو بە دانیشتوان و هاوڵاتانی شار دەوترێت. شار لەو سەردەمەدا مرۆڤە ئازادەکان هەموو کەسێ بۆی نەبوو بەشداری بکە لە کاروباری بەڕێوەبردننی شار کە سیاست بۆ مانایە هاتۆ بەڕێوەبردننی کارەگشتەکان و ڕێخستنی شار دێت لە زمانی یۆنانی کۆندا، لە بەرامبەردا لە زمانی ئینگلیزی پێدەوترێ پۆلەتیک و لە زمانی فەڕەنسیدا پێدەوترێ پۆلیتیکو. ئەم دەستەواژەیە بۆ ڕێخستنی کۆمەڵگە بەکارهاتووە. لە وتەی ئەرستۆوە دەست پێ دەکەم کە تا ئێستاکانش لە ناو خەڵکدا و لە ئێستاشدا لە سەردەمی نوێدا تا ئێستا دەلالەوە ترمانەکانی تا ئێستا ئاساری بەجێ ماوە کە دەڵێ مرۆڤ بوونەوەرێکی سیاسیە. مەبەست لەم وتەی ئەرستۆ چییە؟ سەرەتا لە شار یان ستی ستەیت یان مەدینەت دەولە یان دەوڵەتی شار با بڵین، ئەمانە بۆ ڕێخستنی شار بۆ کاروباری ڕێخستەکانی شار شتێک هەبووە کە پێی دەوترا سیاست، واتە ئەوەی کەوا کۆمەڵگە ڕێک دەخا پێی دەوترێ سیاسی. لێرە وتەکەی ئەرستۆ کە دەڵێ مرۆڤ گیانلەبەرێکی سیاسیە لەوە سەرچاوی گرتووە کە بە کۆمەڵبوون تەنها یەکێ لە سیفەت و خەستەتەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتی نییە. ئاژەڵەکان و گیانلەبەرەکانی تریش لە شێوەی گروپ و بە کۆمەڵبوون ژیان گوزەران دەکەن، بەڵام ئەوەی کە مرۆڤ زیاد دەکاتەوە ئەوەیە هەوڵ دەداتن ئەم بە کۆمەڵایەتی بوونەی ڕێک بخات، کەواتە لێرە سیاست بە مانای چی دێت؟ بە مانای ڕێخستنی کۆمەڵگە دێ. ڕێخستنی کۆمەڵگا پێویستی بە کۆمەڵێ دامەزراوە هەیە. ئەو دامەزراوانەی کە کاروباری شار بەڕێوە دەبن کە لە سەردەمی ئێستادا بە هاوتای وشەی دەوڵەت دێت. ڕێخستنی شار پێویستی بە چەند دامەزراوەیەکە. ئەم دامەزراوانە هەڵدەستن بە ڕێخستنی کاروبارەکانی کۆمەڵگەی ڕێکخراو. کۆمەڵگەی ڕێکخراو لە مەفهومی ئێستا ئەم چەمکە ئێستا پێی دەوترێت دەوڵەت، خۆی لە دەوڵەتدا دەبینێتەوە کە هاوتای وشەی دەوڵەتە. وتەکەی ئەرستۆ چەقی شیکردنەوەی سیاست و جەوهەری وتەکەی ئەرستۆ بەو مانایە دێت کە
سیاست لە دڵ و دەرونی مرۆڤەکاندا یەکێکە لە سروشتی مرۆڤ. سروشتی مرۆڤیش هەموو مرۆڤێک بە سروشت دابەش دەبێ بەسەر دوو ئارەزوودا. ئارەزوویەکیان باڵادەستیە، باڵادەستی و دەسەڵاتکردن، دەستی دەسەڵات. ئارەزوویەکی تریشیان ئەوەیە ملکەتبوون و جۆڕایەڵی بوون. کەواتە کۆمەڵگەی ڕێکخراو پێک دێ لە دوو ئارەزووی مرۆڤ، ئەویش کە لە دڵ و دەرونی مرۆڤەکانەوە سەرچاوی گرتووە کە چەقیشی کردنەوەی سیاست و گەوهری سیاسەتە لەم دانیشتەی ئێمەدا. زۆر باشە بەڕێز جەنگی، من ئەمەوێ یەک شتێک هەنی بتوانین گفتوگۆی لەسەرکەین. وەکو سیاست دەچێتە خانەی زانستەوە، واتە زانستی سیاست، و ئایا کە چۆ خانەی زانستی سیاست و سیاست کۆکردنەوەی هەموو زانستە کۆمەڵایەتەکان نییە لە دواترا بۆ بەڕێوەبردننی شار؟ بەڵێ، ئەوەی کە سیاست زیاد دەکاتەوە لە زانستە کۆمەڵایەتی مرۆڤەکانی تر، تەبەن بە دڵنیاییەوە زانستی سیاست یەکێکە لە زانستە مرۆیی و کۆمەڵایەتیەکان. بەڵام ئەوەی کە لە زانستە کۆمەڵایەتی و مرۆڤەکانی تری زیاد دەکاتەوە مەسەلەیەکە، ئەویژەوەیە کە زانستی سیاست کۆی تەواوی ڕێخستنی کۆمەڵگەیە. بەڵام زانستی بۆیە زیاد دەکرێتەوە لە زانستی کۆمەڵناسی یان زانستی ئابووری یان زانستە مرۆیەکانی تر. لەبەرەوە زانستی سیاست کۆی ئەو زانستانەیە. هەر بۆیە ئێستاکانە دیقەتدا دەگوترێت زانستی مەسەرەن سیاسەتی دارایی، سیاسەتی ئابووری، هەمووی سیاسەتی پێوەیە. بۆیە هەندێک لە زانایان پێیان وایە ئەگەر سیاست ئەگەر هەموو شتێک نەبێت لە هەموو شتێکدا هەیە. ئەمەیە وای کردووە کە زانستی سیاست جێی بایەخی زانایان و بیریارانی لۆکۆڕەوەی سیاسی بن. دێمە سەر ئەوەی کە ئەم باڵا دەستبوونەی کە ئاماژەم پێدا، ئەم ئارەزووی مرۆڤ کە ئارەزووی دەسەڵاتگرتنە دەست و ملکەچیەیە، بە یەکگەیشتنی ئەم ئارەزووی مرۆڤ شتێک دروست دەکات، دیاردەیەک دروست دەکات، پێی دەوترێت دەسەڵات. کەواتە ئێمە لێرەوە دەگەینە ئەوەی کە لە کۆمەلگەی ڕێکخراودا کە کۆمەلگە خۆی ڕێک دەخا، چی دروست دەبێتن؟ ئەوە دروست دەبێتن ناکرێ بەبێ باڵا دەستبوون دەسەڵاتدارێتی کۆمەلگەیکی ڕێکخراوە بێ، و ناشکرێ بەبێ ئامادەیی جۆڕایەڵیکردن کۆمەلگەیەکی ڕێکخراو دروست بێ. ئەلەمەوە سیاست دەبێتە بنەمایەک بۆ بەڕێوەبردن و ڕێخستی دەوڵەت. زۆر باشە. مەبەست لە ڕژێمی سیاسی و سیستمی سیاسی چییە؟ ڕژێمی سیاسی پۆلیتیکەل سیستم یا پۆلیتیکەل سیستم یان پۆلیتیکەل ڕژیم، ئەمە هەردوو زاراوەکە لە ئینگلیزیەوە وەرگیراوە، بەڵام لە زمانی عەرەبیدا بە هەرچی هێشتا زیادکەرەوەی چیوەی بۆی نەکراوە پێ دەوترێت ئەڵئەنظیمە سیاسیە. ڕژێمی سیاسی بریتیە لە کۆی هەموو دامەزراوە دەستوری و یاسایەکانی دەوڵەت، وەکو سەرۆکی دەوڵەت، پەرلەمان، ئەنجومەنی وەزیران، دەستەی دادوەری. ئەمانە پێی دەوترێ ڕژێمی سیاسی. ئەم ڕژێمە سیاسیە پلەبەندیەکی هەیە. زۆردا دەوترێ مەسەلەن فڵان ڕژیم لە دنیادا ڕژێمی سەرۆکایەتیە یان پەرلەمانیە یان ئەنجومەنی تێکەڵاوە. ئەم جۆرە ڕژێمانە کە پۆلێن کراون هەست لەسەر بنەمای کەسێتی کراوە. ئەگەر یەک کەسی بێتن ئەوە پادشایەتی و حزبی شمولی جاران دەگرێتەوە. ئەگەر کەمینەیەک بن ئەوە سیفەتی پێی دەوترێت ڕژێمی ئۆلیگارشی و کەمینە کە کەمینەیە، و ئەگەر ڕژێمی زۆرینەی خەڵک بێ پێی دەوترێت ڕژێمی دیموکراسی. ئەمە کۆی ئەو دامەزراوانەیە کە وەکو دامەزراوە یاساناسان لەسەر بەرمەبنای منهەجی یاسای دەستوری هەستاون بەدانانی ئەمانە دەڵێن ئەمە ڕژێمی سیاسیە. ئەم ڕژێمە سیاسیە پەیوەندیەکانی نێوان هاوڵاتیان و دەسەڵاتی سیاسی دیاری دەکاتن و دەستنیشانیشی دەکاتن. سروشتی ئەو پەیوەندیکەوە لەگەڵ هاوڵاتیان دروست دەبێتن، ئەمە سروشتی ئەو ڕژێمە سیاسیە دیاری و دەستنیشان دەکاتن. بەڵام لە بەرامبەردا ئەو زانانەی کە باوەڕیان بە منهەجی کۆمەڵایەتی هەیە و کۆمەڵایەتی مرۆیی هەیە دەڵێن نەخێر، سیستمی سیاسی پێک هاتووە لە کۆی ئەو دامەزراوانەی ڕژێمی سیاسی زائیدەن ئەو
دەستە و گروپ و سندیکا و پارتە سیاسی و هۆز و عشیرەت و قەبیلانە و یان ئەو یەکایانەی کەوا لە ناو کۆمەلگە لە شێوەی گروپیان ڕێک دەخەن کە کاریگەریان هەیە لەسەر کۆی سیستمی سیاسی لە وڵاتدا و لە کۆمەلگەدا بەمە دەوترێت سیستمی سیاسی. لێرەوە هەر ئەم جۆرە دابەشبوونە دەرئەنجامی جۆری ناساندنی سیاسەتە لە نێوان تەقلیدیەکان ناسینی سیاست لە کۆندا چۆن بووە و نوێیەکان زانا سیاسەکان چۆن پێناسەی دەکەن. لە کۆندا بریتی بووە لە هونەری حکومکردنی سیاست تعریفەکەی کە ئەوەی کە باوەڕی بەوەیە بەو مەدرسەیە لەسەر یاساکانی یاساناسان و بیرمەندانی منهەجی ئەوە یاسای دەستوری. بەڵام نوێیەکان باوەڕیان بە سیستمی سیاسیە کە پێیان وایە سیستمی سیاسی یا ڕژێمی سیاسی یا چالاکی سیاسی تەنها بەکار و چالاکیەکانی دەوڵەت نابەسرێتەوە بەڵکو بە دەسەڵاتەوە دەبەسرێتەوە نەک بە دەوڵەتەوە. لێرەوە بۆیە تعریفەکەی ناسینی سیستمی سیاسی نوێیەکان باوەڕیان وایە کە سیستمی سیاسی پیادەکردنی دەسەڵاتە، چونکە لە ناو کۆمەلگەدا تەنها دامەزراوە یاسایەکان نین وەکو دامەزراوی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری، بەڵکو ئەو کۆمەڵە گروپانەشەن کە کاریگەریان هەیە لەسەر کۆی ڕژێمی سیاسی. بۆیە ئەلێرەوە ئەو دوو مەدرسەیە هەریەکی پاساوی خۆی هەیە و هەریەکە بنەمای خۆی هەیە بۆ داڕێشتن لە مەفهومی چەمکی سیاست چ لە ناسینی و چ لەوەی کەوا ئەو پێشکەوتنانەی بەسەر حکومڕانەکانی دنیادا هاتووە دەوڵەتەکان هاتووە ئەم دابشکاریە کراوە. ئەتە جیاوازی نێوان ڕژێمی سیاسی و سیستمی سیاسی بەڵێ جیاوازیان هەیە؟ جیاوازیەکە لەوەیە کە دەوڵەتی بەسیط لە ڕابردوودا لە کۆندا ئەوە بووە حکومڕانی و بە حکومڕانی دەوڵەت ناوزەند کراوە یان بە هونەری حکومڕانی دەوڵەت. بەڵام دەوڵەت ئێستا تەنها پێک نهاتوە لەو دامەزراوە بێجیانانەی کە وەکو دامەزراوەی دەستوری هەن، دامەزراوەی وەکو باسم کرد یاسادانان و جێبەجێکردن و دادوەری بگرە بەو کەسانەش بەو کەسانەی کەوا لەناو ئەو دامەزراوانە کار دەکەن کە لە واقعدا ئەوانە خەڵکی چالاکن. ئەلێرەوە جۆریشی تر چەمکێکی تر بۆ مەفهومی سیاست هاتە ئاراوە. بەو شێوەی کە هاتە ئاراوە واتە سیستمی سیاسی نمونەیەکت بۆ باسکەم، یانەیەکی کۆمەڵایەتی یانەیەکی وەرزشی پارتە سیاسیەکان ئەمانە کاتێک چالاکێک ئەنجام ئەدەن ئەگە چالاکیەکەیان بگۆڕدرێ بۆ ناڕەزایەتیەک بەرامبەر حکومەت ئەو کاتە ئەم گروپانە ئەم یانانە یا ئەم یەکێتیانە یا ئەم سندیکانە چالاکیەکانیان لە چالاکیەکی مرۆیی و کۆمەڵایەتی و پیشەیەوە دەگۆڕێت بۆ چالاکیێکی سیاسی کە کاریگەری دەجێدەڵێت لەسەر کۆی سیستمی سیاسی لە وڵاتدا. لێرە بەمە دەوترێتن بۆیە پێدەوترێ سیستمی سیاسی. باش، زۆر باشە. ینی ڕۆڵی سیاست و ڕۆڵی ئەو ڕژێمی سیاسی یا سیستمی سیاسی چ ڕنگدانەوەیەکی دەبێت لەسەر کار و چالاکیەکانی حکوومەت و لە هەمان کاتدا لەسەر کۆمەڵانی خەڵک؟ جا لێرە ئەمە گرفتەکەیە، گرفتی سیاست ئەوەیە. زۆربەی بیریارانی سیاست باز لەوە دەکەن دەڵێن گەورەترین کارەساتی سیاست دەوەیە کە کەمینەیەک فەرمانڕەوایە و زۆرینەیەکیش فەرمان پێکراوە، ینی لەژێر فەرمانڕەوایی کەمینەیەکدایە. ئەمە کارەساتی سیاسەتە. لێرەوە ئەم قسەیە دەمانباتە ئەوەی کە سیاست ئامانجی سیاست چییە؟ ئامانجی سیاست چییە؟ سەرەتا ئێمە باسمان لەوە کرد کە دەوڵەت وەکو لە ناوەڕە سەردەمی ڕۆشنگەری زانایان و بیرمەندان سێ کەس باسییان لە پەیمانێکی کۆمەڵایەتی کرد. یەکێ لەوانە جۆن لۆک کە بنەمای ئازادی کردە، مەبچەمکی ئازادی کردە بنەمای ئەو پەیمانە کۆمەڵاتی کرد بێت دەوڵەت لە ناو هاوڵاتیاندا ڕنگ بداتەوە. چۆن؟ ئێمە لە ئێستادا دەبینین بە نمونە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەگە تعریفی ڕژێمە سیاسەکەی بکەین لە کوردستان مشتمڕێکی زۆر دەکرا لە ڕابردوودا لەسەر ئەوەی چەمکی ئایا ئەم سیستمەی کوردستان بەڕێوەبردنی کوردستان ڕژێمە سیاسەکەی پەرلەمانی بێ یان سەرۆکایەتی بێ. باشە، بەڵام گرفتەکە ئەمە یاساناسەکان و ئەوانەی کە باوەڕیان بە یاسای دەستوری هەبوو ئەم کەوتبوونە ئەم چەلحانەیە مشتمڕەوە کە هەڵەی
کەوتە هەڵەیەکی زەقەوە. یعنی لە کوردستان یان لە عێراق ئەگە سیستمەکە فیدرالی بێ یان پەرلەمانی بێ یان سەرۆکایەتی بێ چی لە ژیانی خەڵک دەگۆڕێ. کەواتە لێرە ئەمە دەمانباتەوە بە کردەشی ئایا ئەو مۆدیلە سیاسی هەرێمی کوردستان و بە نمونە هەرێمی کوردستان و عێراقی پێوە دەبرێت دەکەوێتە چ خانەیەکی ڕژێمی سیاسی یا سیستمی سیاسی. جا ئەوە یەکێک بوو لە پرسیارەکان بەڵێ کە خۆت ئیشارەتت بەڵێ. ئەجا لێرە دێمە سەر ئەوە ئەو مۆدیلە سیاسی هەرێمی کوردستان و عێراقی پێوە دەبڕێ بە تایبەتی توێژینیوێکی یەکجار زۆر ئەکادیمی کراوە لەو مۆدیلی ئەم حکومڕانی پێبەڕێوە دەچێت. بۆیە کاتێک کە تۆ ناڕزایەکانی خەڵک بە شێوەیەکی عەفەوی جۆر لێ دەبێتن دیقەتدە لە عێراقی دوای ڕژێمی سەدام حوسێن ئەو هێزە شیعیانەی کە زیاتر مەزەبیانی بەشدار بوون لە ڕوخانی ڕژێمی عێراقدا و خەڵک بە چەپڵەیانیانێنە سەر حکم هەر ئەوانە بوون لە ناو جەرگەی بەغداوە هەستان بە خۆپیشاندان دژی ئەو دەستە بژێرە و ئەو نوخبە سیاسیکەوە ئەو حکومڕانیان پێکێنا. ئەمە دەمانباتەوە بۆ ئەوەی کە ئێمە دەبێت لێکۆڵینەوە بکەین لەو دیاردە سیاسیە چونکە سیاست لە سادەترین مانایدا بە مانای لێکۆڵینەوە دەربارەی دیاردە سیاسیەکان. دیاردە سیاسیەکان چییە؟ دیاردە سیاسیەکان دیاردە بریتیە لە پرۆسەیەک لە پرۆسەیەکی یەک لە دوو یەکدا پرۆسەی سیاسی کە بە شێوەیەکی تەکامل پلێک لە تەکاملی تێدا بێ و تا ڕادەیەکیش ڕێکخراو بێ. کاردانەوەی خەڵک بۆ ئەو مۆدیلەی کەوا حکومڕانی پێدەکرێ ئێستا بە نمونە زۆربەی ئەکادیمیستەکان و ئەوانەی لێکۆڵینەوە لە سیستمی ڕژێمی سیستمی سیاسی و کوردستان حکومەتی عێراق دەکەن ناویان ناوە بە مۆدیلی ئابووری سیاسی دەستگرتنی ئابووری یان بە مانە شعبەکەی پێدەوترێ مەحسوبیەت و منسوبیەت و ئەم سیستمە چیە؟ بریتیە لەوەی ئەو پارتە سیاسیانەی کە لە دەسەڵاتدان هەڵدەستن بە قۆرەخکردنی سامانی گشتی و دەسەڵاتە ئیداری و کارژێڕی و سیاسەکانیان بەکاردێنن لە پێناوی فراوانکردنی بنکە جەماوەریەکانیان لە ڕێگەی پێدانی ئیمتیازات و دامەزراندن و خەڵکێکی زۆر دەکەنە کارمەندی حکومەت. هەر نمونەیەکت بۆ باسکەم بە پێی ئامارەکانی بانکی نێودەوڵەتی لە هەردوو حکومڕانەکەی سەردەمی سەرۆکوەزیران مالیکیدا ڕێژەی هێزی کار لە دەوڵەتی عێراقدا لە کەرتی گشتی گەیشتە لە ١٧ کەواتە لە ١٧ خەڵک هێزی کار لە چۆ بوون؟ لە دامەزراوەکانی دەوڵەت بوون. ئەمانە بۆچی دامەزرابوون لە دامەزراوەکانی دەوڵەت لە هێزە ئەمنیەکان و ئاسایشوانە لەگەڵ تەبەن هاوپەیمانە کشیعەکانی تریشان کە لە حکومڕانیدا بوون بۆ ئەوە بوو کەوا ئەم بنکە جەماوەری سبەی دەیجان پێ بدەنەوە بۆ مانەوەیان لە دەسەڵاتدا. هەڵدەستان بە بەکارهێنانی دەسەڵاتە ئابووری و کارژێڕی و ئەوکانیان سەرمایەکانیان کەڵەکا کرد لە کۆتاییشدا ئەو سەرمایان دەخستە خزمەتی فراوانکردنی بنکە جەماوەریەکانیانەوە. بە نمونەیەکت بۆ باسکەم بۆی کەوا بینەرانیش باش لەوە تێبگەن. لە هەرێمی کوردستاندا ئەگەر کەسێک ئەندامی پارتی دەسەڵاتدار نەبوایە تەنانەت بە حرەسی پاسەوانی مۆلدە ئەهلیەکانیش دامەدەمەزرا. ئەمە وای کرد لە خەڵک کە چینی خەڵکەکە دابەش بێتە سەر دوو چین. ئەم دوو چینە یەکیان ئەگەر تۆ ئەندامی حیزبە فەرمانڕەوەکان نەبوویتایە تۆ بێبەری و دەبووی وەک هاوڵاتێک لە خێری گشتی و چاکەی گشتی کە لە ئەسڵدا سیاست ئامانجی سیاست چاکەی گشتی و خێری گشتیە. واتە سیاست لە بەرژەوەندی حزب و تاکدا بەکارهێنراوە. بەڵێ ئەوە پێی دەوترێ ینی ئەو مۆدیلی سیاسی زیاتر ئابووریە پێی دەوترێ مۆدیلی ئابووری سیاسی دەستگرتن یعنی بە مانای بە ئینگلیزیەکەی پێ دەوترێت کلانتریزم کەواتە سەرکردەیەکەیە لە پێناوی ئەوەی کەوا ژیانێکی خۆش و گوزەران و ڕەفاهێت بۆ هاوڵاتیاندا بین بکە هەڵدەستێ بە پێدە دامەزراندنی خەڵکو و پێدانی ئیمتیازات و پرۆژەی ئابووری ئەوانە بۆی بنکە جەماوەریەکانەوە بکە کەواتە خەڵک لە کۆمەڵگەیەکی ڕێکخراوە دابەش دەکات. خەڵکێک بۆ خۆیان دادەبڕن بۆی زۆرترین کات لە ماوەی حکومڕانیدا. واتە ئەو مۆدیلە سیاسی کە لە عێراق و هەرێمی کوردستان هەیە نەتوانراوە بکرێتە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکەوە و ئەو مۆدیلە سیاسی کە هەیە کە ناوزەند دەکرێت بە ئابووری سیاسی دەستگرتن
بەڵام ئایا ئەمە دواتر ناڕەزایی لێ ناکەوێتەوە؟ ئێو ناڕزایەتیانەی کە باشترین بەڵگە ناڕزایەتەکانی کەوا لە پێش تشرینیەکان و ئەوانە ئەو ناڕزاتیانەی لە سەردەمی حکوومەتەکەی عادل ئەهلمەدی بە چاوپۆشی کردن لەو فاکتەر و هۆکارە دەرێکیانەی کە هەوڵدرا ئەو حکوومەتە بڕوخێنرێ، بەڵام لە هەمان کاتدا خەڵکیی زۆری بێکار ڕێژەی بێکار لە دەوڵەتی عێراقدا ئێستا لە 125 زیاترە، لە ڕێژەی هەژاری لە هەندێک لە شارەکانی باشووری عێراق لە 135 تێپەڕاندووە. باشە کە لەژێر هێڵی هەژاریۆن لارێمی کوردستان هەر لە سەرتاوە دەستکرا بە جێبەجێکردنی ئەم مۆدی لە سیاسی کە پێوترێ ئابووری دەستگرتن یان مەحسوبیت و منسوبیت بە کە هاوتایە بە وشە ئینگلیزەکەی بە مانای کلانتیلیزم، یعنی تۆ کلان دەکڕی وەک مشتریەک دەکڕی وەک دوکاندارێک لە پێناوی ئەوەی کە دەنگت پێدا دای دەمەزرێنی. باشە ئێمە لێرە سیاست لە ڕەوتە ڕاستەکەی خۆی کە لە ئەساسدا ئامانج لە سیاست وەکو ئەفلاتون دەڵێ، ئەفلاتون دەڵێ ئەگە ئامانجی ڕەوشت لە دڵ و دەرونی مرۆڤەکاندا بەدیهێنانی عەدالەت بێ، ئەوە ئامانجی سیاست بەدیهێنانی عەدالەتە لەناو کۆمەڵگەدا. واتە ئامانجی سیاست بەدیهێنانی یعنی حکومڕانیکردن دەبێ دادپەروەرانە بێ، چونکە تۆ لە کۆمەلگەیەکی ڕێکخراو دەژی، پەیمانێکی کۆمەڵایەتی خەڵک دەیبەستێ بەیەکەوە دامەزراوە سیاسەکانی دەوڵەتی دروست کردووە لە سەدەکانی ناوەڕاست، بە تایبەتی لە پاس سەدەی 15 و 17 ئەوانەوە پێشکەوتنێکی بەرچاو لەم چەمکانە هاتە ئاراوە. ئەوەی دەمەوێت بیڵێم ئیبن خەلدون یەکێکە لە زانا موسڵمانەکان دەڵێ ئامانجی سیاست ئەرچی ئامانجی سیاست بە دیێنانی خێر و چاکەی گشتیە. ئۆگستین دەڵێ یەکێکە لە فەیلسوفە مەسیحەکان دەڵێ ئامانجی سیاست حکومڕانی ئاسمان و خوددایە لەسەر زەوی و شاری دنیا، کەواتە بە مەفهومی ئەو عەدالەتی خوداوەند دەبێت جێبەجێ بکرێت لەسەر زەوی. بەپێی چەمکە تازەکانی سیاست ئێستا لە ڕووی زانستیەوە سیاست بریتە ئامانجی سیاست بریتە لە دەستەبەرکردن و زامنکردنی خۆشگوزارانی بۆ هاوڵاتیان و لەسەر ئاستی دەرەوەشدا دەبێ ئەمنیەت و ئاسایشی پارێزراو بێ، کە ئەلێرەوە مەسەرەن دەوڵەت الفازیلە دروست بووە، یعنی ئەو مەفهومەی کە ئینسان دەیوێت پێی بگا ارتقا بکە و پێی بگا لە ئامانجی سیاست حکومڕانێکی دادپەروەرانەیە. ئەم مۆدی لە سیاسیانەی کە لێرە پیادا دەکرێت دژ بەم عەدالەتەیە، دژ بە دادپەروەریەیە. هەر لەبەر ئەوەشە لێرە زۆر جار ئەتو دەبینی جۆر لێ دەبێت لە ناو خەڵک بە زمانی عەشایری ئەوە دەڵێ سیاست دایک و باوکی نییە یا زۆر باشە. سرنج ڕاشان بۆ پرسیارێ بڵێ کە ئێستا لە ناو خەڵکی زۆر زار جۆمان لێ دەبێ بڵێ دەڵێن سیاست درۆیە، ینی بەکارێکی زۆر قێزەون ناوزەندی بە فرت و فێڵ بە فرت و فێڵ بە درۆ، بەڵێ ینی کۆمەڵێک لە موشانە دەبیسین لەبارەی سیاستەوە. بەڵام لە هەمان کاتدا سیاست بۆ خۆی ئەروەک چۆن پێناست کرد بەڕێوەبردننی شارە وە کۆکردنەوەی کۆی زانستە مرۆیەکان دەبێتە سیاست و هەر زانستێکیش سیاسەتی خۆی هەیە، هەتا دینیش سیاسەتی خۆی هەیە. باشە ئەمە ئەو دەسەڵاتەی کە ئێستا حکومڕانی دەکا هۆکارەکەی ئەوە نییە کە تێکەڵ و پێکەڵیەکیان دروست کردووە هەموو جۆرە مرۆڤێکیان هێنا و دایانناوە لە بەربەرژەوەندی خۆیان و سیاسەتی پێ دەکەن لە هەمان کاتدا سیاسەتێکی هەڵەپەیڕەو دەکات. ئەجا لێرە بۆ ئەوەی کە ئەم جۆرە بەرنامانە زۆر پێویستن بۆ وشیارکردنەوەی خەڵک لە چەمکە سیاسیەکان و بە تایبەتیش خەڵک تێبگات ئەو پارتە سیاسیانەی کەوا دەسەڵات دەگرنە دەست خەڵک وشیار بێ لە شتێک. هاوڵاتیان هەمیشە حکم پێکراون، هەمیشە دەستەیەک دەچن حکومڕانی دەکەن، بەڵام هاوڵاتیان لە 4 ساڵدارێک دەبنە دەسەڵاتی مطلق. ئەوە هاوڵاتیانن دەتوانن لە 4 ساڵجارێک لە هەڵبژاردنەکاندا نوێنەر و نمایندەی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن. زۆر جار هاوڵاتیانیش تووشی ئەو هەڵەیە دەبن، دەنگ دەدەن بە حیزبێک بنمونە. ئێستا زۆربەی پارتە سیاسیەکانیان ئەو مۆدیلە سیاسی کە من باسم کرد لە زیاتی ئەوەی
بێن خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دابین دەکەن دەچن لە ڕێگەی باز و ڕسومات و سەرانەوە دەیخەنە سەر ئەو هاوڵاتیانەی کە ئەندامی ئەو حیزبانن کەوا لە حکومیشن. یعنی بە نمونە ئەگەر هاوڵاتێکی وشیار بێ ئەو باز و سەرانانەی کە ئێستا دەسەڵاتداران لەم ناوچەیە پیادەی دەکەن لە حکومڕانیدا خۆ ئەوانیش دەگرێتەوە. یعنی ئەندام و لایەنگرەکانی ئەو خەڵکانش دەگرێتەوە. بۆیە ئەم جۆرە بەرنامانە یا وشیاری خەڵک بۆ چەمکە سیاسیەکان یارمەتی دەردەبێت ڕێگە خۆشکەر دەبێت بۆ ئەوەی کەوا تێبگا پێی بڵێ ئەی پارتی سیاسی تۆ تا ئەم باز و سەرانەیە سەپاندۆتە سەر مناو من پارەکەم بژێوی ژیان بەشی بژێوی ژیانم ناکە کەچی تۆ ڕسومات و بازێکی زۆر و سەرانەیەکی زۆرمان لەسەنی دەنگی پێنەدا. ئەم پارتە سیاسیانەی کەوا ئەمانیش هەستاون ئەو عورف و عادەتە یا ئەو وەکو حیزبێکی عەقایدی ئەحزابی عەقایدی بەتایبەتی لەم ناوچەیە پیادەی ئەو پیرۆزیە دەکەن ئەو قودسیەتە دەکەن دەیانەوێت خەڵک تا ئێستاش دەنجیان پێ بدا. لێرەوە شتێکی تر دروست دەبێت پێی دەوترێ گۆڕانکاری چۆن گۆڕانکاری لەم ڕژێمە سیاسیانەدا دەکەی. ئەمە لە دەست هاوڵاتیانە 4 ساڵێک هاوڵاتیان حاکمی مطلقن لەسەر سندوقەکانی دەگەن ئەوان دیاری دەکەن کەوا چێ فەرمانڕەوا بێ. بۆیە لێرەوە ئەو مەفهومە ئەو چەمکە هاتۆتە ئاراوە دەڵێ دەنگدان مافە بەڵام چۆنێتی دانی دەنگەکە ئەرکە کەواتە هاوڵاتیانن دیاری دەکەن ئەرچی هاوڵاتیانە دەوڵەتێکا حکوومەتێکی دادپەروەر بۆ خۆیان دەستەبەر و زامن بکەن. زۆر باشە ئەی ئەرکی لایەنگرانی هەر حزبێک نییە ڕخنە لە حزبەکەیان بگرن بۆ گۆڕانکاری و خۆ نوێکردنەوە. تەماشاکە لە دنیای سیاسەتدا ئێستا لە ڕۆژ ئاوا تەمەشا دەکەی ئەحزابە سیاسیەکان یان ڕێکخراوە سیاسیەکان لەسەر ئەساسی پرۆژە خەڵکی دەنگیان پێدەدا بەڵام لێرە لەسەر ئەساسی عاتیفەیە. بەڵێ ئەخەمە پەیوەندی بە وشیاری سیاسی تاکەکانی کۆمەڵگەوە هەیە. دیقەتدا ئەتوو لە هەڵبژاردنەکانی بە نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا ئەو دەنگدەرانەی کە لە ڕابردوو دەنگیاندا بوو بە ترامپ ئێستا بەشێکیان هاتن دەنگیاندا بە جو بایدن گۆڕیان چێ لە بەرژەوەندی ئەمریکا کار بکات و بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی و ئابووری خۆشگوزەرانی کار بکات دەنگ بەوە دەدەن. ئێستا 4 ساڵ جو بایدن لە حکومڕانیدا دەبێتن. هاوڵاتیانی ئەمریکا تەماشا دەکەن ئەگەر ئەو وعدانەی کە دابوویان پێیان ئەو پرۆژە و بەرنامەی کارنامەی هەڵبژاردنەکەی جو بایدن بێتە دی ئەو کاتە دەنگدەرانیان دیبارە ئیدامەی پێدەدات و دەنگ دەدات و بە حیزبی دیموکراتەکان ئەگەر وانە بێ بە کاندیدێکی تر دەنگەدرێ. هەتا هاوڵاتیانی کوردستان هەرێمی کوردستان و عێراقیش نەگەنە ئەو باوەڕێی دەبێ حکومڕانەکان شتێکی مقدەس نین تاسە لە حکومڕانی بمینەوە دەبێ ئەوان هەوڵ بدەن کەوا ئەو گۆڕانکاریە لە سیستمی سیاسی بکەن. نمونەیەکت بۆ باسکەم چ پەیوەندی هەیە ئێستا تۆ یەکێ لە فەرمانگاکانی دەوڵەت کە بەرکەوتنی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ هاوڵاتیان بە نمونە فەرمانگەی ئاو فەرمانگەی کارەبا فەرمانگەی تەندروستی فەرمانگە خزمەت گوزارەکانی تر شارەوانیەکان. من ئێستا دانیشتووی ئەم شارە ئەگەر بەڕێوەبەری شارەوانی ئەم شارە لە هەر حیزب و پارتێکی سیاسی بێ خزمەت گوزاریت پێشکەش بکە بە شارەکەی من بەبێەوەی ئەندامی ئەو حیزبە دەچم دەنگی پێدەدەم چکە خزمەتی کردوم. چۆ ئامانجی سیاست بە نەتیجە چییە؟ خێر و چاکەی گشتیە و دابینکردنی خۆشگوزەرانی و ئاسایش و ئەمن و سەقامگیری وڵاتە. ئەمە لە دڵ و دەرونی هەر مرۆڤێکدا هەیە. بۆیە دەگەڕێمە ئەو پرسیارەی کە سەرتا کردت دڵ و دەرونی مرۆڤەکان ئینسان پێکاتەوە ڕەفتارەکانی لە کۆمەڵێک بەهای کۆمەڵایەتی و بەهای ڕەوشتی. بەها ڕەوشتەکان بەو پێوداوەگەی کەوا مرۆڤ تەماشای چاکە و خراپە باش و خراپ ئەو شتانە دەکا کە نافیزیشین باشە ئەمە پەیوەندی بە ئینسانەکان بە ویژدانی مرۆڤەوە هەیە. دیقەت بدە زانستی سیاست لەگە زانستی ئەخلاق هەرچیان چەقی ئەم دوو زانستە ئینسانە. و سەرەتاش باسم لەوە کرد ئەوەم کەشی کردەوە کە بۆ ئەرستۆ دەڵێتن گیانلەبەرێکی سیاسیە. گیانلەبەرێکی سیاسی لەبەرەوەی چەقیشیکردنەوەی سیاست و ئەوە لە دڵ و دەرونی مرۆڤەکانەوەتەوە. دڵ و دەرونی مرۆڤەکانیش واتە دابش بۆتە سەر دوو ئارەزوو. ئەم ئارەزوانە پەیوەندی بە بنەماکانی ڕەوشت و ئاکارناسیەوە هەیە.
ئەلێرەوە سروشتی سیاست و سروشتی زانستی ئەخلاق یەکانگیر دەبنەوە. بەڵام پیادەکردنی دەسەڵات کارێکی ئەوە نییە، یعنی پەیوەندی نییە بە زانستی سیاستەوە، پیادەکردنی دەسەڵاتەوە. دەکرێت مەسەلەن سیاسێکی ئەخلاقی هەبێت، بەس ئەخلاقی سیاست نییە. ئەخلاق لە سیاستدا نییە، بەڵام سیاست مەداری ئەخلاقی هەن. لێرە بۆیە ئەم جیاکردنەوانە خەڵک ئەگەر بە ئاگا بێ، بە وشیار بێ، تۆ چۆن دەتوانی مەسەلەن سیستمێکی سیاسی یا ڕژێمی ئەو ڕژێمە سیاسی باسمان کرد. بەسەر لە کۆندا ڕژێمی سیاسی عێراق مەلەکی بووە، بەڵام خەڵک دەستپاک زۆرینەیەک وا باز دەکەن دەستپاک بووە، خیانەتی نەکردووە و فەرمانبەرەکانی دەوڵەت بەو پەڕی دڵسۆزی و کار و چالاکیەکانی خۆیان ئەنجام داوە کە بە چالاکی سیاسی هەژمارەکرێ. بۆیە ئێستا زانا سیاسەکانی ئێستا نوێیەکان باوەڕیان وایە، بۆیە ئاوا تعریفی سیاست دەکەن، دەڵێن سیاست پیادەکردنی دەسەڵاتە. کە دەڵێن پیادەکردنی دەسەڵاتە کەواتە تۆ دەبێ وەک لاسەوێڵ بە یەکێک لە زانامەنزنەکانی سایکۆلۆژی سیاسی هەژمارەکرێ، دەڵێ بەداخەوە یاساناسەکان و ئەوانەی کە باوەڕیان بە منهەجی دەستوری هەیە، منهەجی یاسایی دەستوری هەیە، ناچن لەو کەسانە بکۆڵنەوە کۆڵەوە ناو دەزە دامەزراوە سیاسی و یاسایەکان کار دەکەن، بەڵکو دەچن لە دامەزراوە بێجانەکان ئەوە توێژینەوە لێکۆڵینەوە دەکەن. ئەلێرەوە دیقەت بدە سیستمی حکومڕانی باش بەو شێوەیە دێتێدی دەبێت لە کەسەکانەوە تەماشای بکەیت، نەک لە خودی دامەزراوە. زۆر باشە باسی ڕەوشی سیاسی و سیاست مەداری بەڕەوشت کرد. بەڕێی بەڕێزت ڕەوش لە سیاست دانیە، بەڵام لە هەمان کاتدا سیاست مەداری بە ڕەوشتمان هەیە. تو ئەمە دەبینی جیاوازەکە لەم دەستەواژەیە چییە؟ ئەخلاق زانستی ڕەفتارەکانی مرۆڤە. ڕەفتارەکانی مرۆڤ گزارشت لە فکر و بیرکردنەوەی دەکات. ئەخلاق لەسەر بەرمەبنای ئەوەی کە دەبێ ئەخلاق شتێکی ئەقلانی بێ، لەسەر فاکتێک ڕاستێک دروست ببێ و ئەم ڕاستیە لۆجیکی بێ و پشت ڕاست کرابێتەوە بەچی بە جەدەلێکی بە ئەرگومنتێکی ئەقلانی. کەواتە لێرە دەگەینە ئەوەی کە بڵێ هەر شتێک ئەخلاق چییە؟ هەر شتێک ئەقلانی بێ ئەخلاقیە و هەر شتێکیش ئەقلانی نەبێتن کەواتە ئەخلاقی نییە. لێرەوە ئەتوو وەک ئەوەی کە ئێستا ئەو فرتوفێڵانەی کە بە ناوی سیاسەتەوە چ لە دنیای سیاست بێ یا چ لە دنیای با بڵێن ئاین بێ، پیاوێک بە نمونە دەچێتن خۆی وا نمایش دەکات زۆر متەدەین و بەدینە و خواناسە، بەڵام لە کاتێکدا پێچەوانەی هەموو ئەو بنەمانەی شریعەت و ئەوانە کار دەکات. یان پیاوێک بەمانای ئەوەی ئێستا لە دنیای دەسەڵاتی سیاسیە لە بریتی ئەوەی زامنکردن و خزمەتگوزاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری و چاکەی گشتی بۆ خەڵک بێنێتە دی کە چی تەماشاکەی لە خۆ دەوڵەمەندکردن و بە فرتوفێڵە. ئەمە پەیوەندی بە چیوە؟ سروشت بۆیە باسم کرد سروشتی سیاست و سروشتی ئەخلاق یعنی پەیوەندیان بە ئینسانەکانەوە، ڕەوشت سروشتی مرۆڤەکانە. بەڵێ ڕەوشت ینی ڕەوشت زانستی ڕەفتارەکانی مرۆڤە. زۆر باش. گەیشتوونێتە ئەوەی کە وەڵامی ئەوم وەرنەگرن لە لای خەڵکی بۆ سیاست بەو شێوەیە ناوزە سیاست آخر ئێمە خۆی هەمیشە سیاست بەمانە ئەرێنیەکەشی لە ناو ئەوەی کە ئێمە باسی دەکەین هەر ئەوە نییە. هەندێکی تریشەیە زانانی ترێ باوەڕیان وایە کە سیاست کارێکی قێزەونە، بەڵام ئەگە سیاست کارێکی قێزەون بێ وەکو ئەوان باسی دەکەن، ئەی ئایندەی چارەنووسی کۆمەڵگەی مرۆڤایەتی بەرەو چۆچێت. بۆیە دووبارە دەبێت بگەینەوە ئەو ڕاستەی کە سیاست بینینەوە سەر هێڵە ڕاستەکەی خۆی ئەویش بەدیهێنانی چاکەی گشتی و بەرژەوەندی گشتی و خێری گشتیە. کەواتە ئەوانەی کەوا لایەنداوە چونکە ئەگەر سیاست بەو مانایە بەکار بێندرێ وەکوەوەی کە کارێکی قێزەونە و بریتە لە فرتوفێڵ و بریتە لە هەڵخەڵەتاندنی خەڵکەوانە، ئەوە کاتە ئێمە ناگەینە دەرەنجامێک. کەواتە ئێمە کۆمەڵگەی مرۆڤایەتی چارەنووسێکی دیار و ڕوونی نابێت و بەرەو پێشچوونەکان ڕوونادا. بۆیە هەمیشە
ئەم ململانەیە لە نێوان ئەم دوو تیارە ئەم دوو تەوەژمە هەمیشە بەردەوام بۆ بەڵام هەمیشە خێر و چاکەی گشتی سەرکەوتوو بووە بەسەر خراپە و فەساد و گەندەڵیدا. زۆر باشە. ئێستا لە هەرێمی کوردستان تەمەشا دەکەین حکوومەتێکی بنکە فراوانەیە لەسەر سیستەمێکی سیاسی دامەزراوە، حکوومەتی بنکە فراوان و ئێستا پەرلەمانیە. تەمەشا دەکەی زۆرترین کێشە لە ناو جومگەکانی حکوومەتدا هەیە و زیاتر بەوە ناوزەن دەکرێت کە لەلایەن حزبێک لە حزبەکانی دەسەڵاتەوە قۆرخ کراوە. باشە من دەپرسم ئایا حکوومەتی زۆرینە لە هەرێمی کوردستان وا باشتر نییە دابمەزرێ وە خەڵکی وشیارکەینەوە کە بۆ 4 ساڵی ئایندا بتوانێت گۆڕانکاری لە سیستەمە سیاسەکە بکە؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە و بەڕاستی حەقا لێرەوە وەڵامێکی تێر و تەسەل و پڕبەخۆشی بدرێتەوە. بەوەی ئێستا ئەو حکوومەتە پێک هاتووە لە دوو پارتی سیاسی بەسەرەکی و ئێستا گۆڕانیش بەشدارە لەو کەوەی کە لە هەرێمی کوردستانەیە. گرفتەکە کاتێک حکوومەتێک لایەنێکی سیاسی کە دەچێت قۆرخی دەسەڵات دەکاتن کەواتە لە بەرامبەر ئەو هێزان ئەو حکوومەت ئەو لایەنە سیاسیانەی کە بەشدارن لەو حکوومەتە دەکەوێتە سەر کەم و کوڕەکانی ئەوان. ئەمە نمونەت بۆ باسکە. با بەڕوونی بە ئاشکرایی زیاتر ئەوە قسە بکەین. یەکێتی نیشتمانی بە درێژایی مێژووی بزاوتی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لەگەڵ ئەو باڵەی کەوە پارتی دیموکراتی کوردستان پێکێنێ لە ململانێ و ناکۆچی و گرفت و تا ڕادێک حتا گەیشتۆتە شەڕی ناوخۆ ئەوانش پاشان ئێستا شکر ئەوە نەماوە، بەڵام ململانێکە بەردەوامە. یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا هەڵگری ناسنامەی شوناسی حزبی سۆشیال دیموکراتیەیە. هەموو پارتێکی سیاسی ئەمە لە سیستمی سیاسی با بڵین لە زانستی سیاسەتی پارتە سیاسیەکان جەختی لەسەر کراوەتەوە بە زانستی سیاسەتی ژمارەکرێت، بە یاساکانی زانست سیاسەتە ژمارەکرێت. هەر پارتێکی سیاسی ئەگەر پاساوێک بۆ مانای بوونی نەمینێت کۆتایی پێدێت. پارتی سیاسی سێ پایی گرنگی هەیە لە ناو خەڵکدا لە ناو جەماوەر بۆ ئەوەی بەردەوامی بە ژیانی سیاسی خۆی بدات. یەکیان کادرەکانی لە ناو خەڵک، دووەمیان ئەو تیمەی کە دەینێرێتە پەرلەمان، سێمیان ئەو تیمەی کە لە حکوومەتە. ئەرچی کادرانی سیاسی بە پێی سیستمی سیاسی کۆتایی لەوێ پێدێ کاتێک کە ئەو حیزبە دەچێتە دەسەڵات. ستافی پەرلەمانەکەی دەبێ و ستافی کە بەشداریشەکە لە حکوومەت ستافی حکوومەکەی دەبێت. پەرلەمانتارەکانی حیزبێکی وەک یەکێتی نیشتمانی کوردستان شوناسی سۆشیال دیموکراتە. لە ماوەی ئەم مەدە ساڵەی ڕابردوودا چەند بەرنامەیان چۆن توانیوانە بەرنامەی حیزبێکی سۆشیال دیموکرات بکەنە کارنامەی حکوومەتەوە بۆی کە ڕێگا لە پارتە سیاسە ڕکەبەرەکەیان بگرن کەوا بە کەیفی خۆی قۆرەخکاری بکاتن. چەندین یاسا و پرۆژە دەرچووە کە لەسەر بەرمەبنای فەلسەفە و فکر و هزری سۆشیال دیموکرات بووە. دەیت تۆ چێ کاندی دەکەی بۆ پەرلەمان؟ ئەمە ئەرچی حیزبی سیاسیە. ئەوزا دێمە سەر ئەوەی تیمی حکوومەت. تیمی حکوومەت دەبێت کادرەکانی کادری حیزبی سۆشیال دیموکرات بن. ئەمە نمونەیەکت بۆ باسەکەم نمووی واقعی بۆی لە مەوزوعی توێری بچینە دەرەوە. ئێستا چەندین دامەزراوەیان بڵین لە هەرێمی کوردستان دروست کردووە سەرانە لە خەڵک وەردەگرێ. یەکێ لەوانە فەرمانگەی دادنووسێ لە هەولێر لێکێ لەوانە کۆمپانیاکیان هێناوە سەر بە حیزبی دەستڕۆیشتووە داناوە بڕەپارەیەک لە خەڵک وەرەگرێ بۆی فۆرمەکی پێپڕۆکە. ئەمە لەگەڵ هەموو پرەنسوب و مەبادیەکانی حیزبی سۆشیال دیموکرات ناگونجێ. ئەگە تیمی حیزبی سۆشیال دیموکرات بڕۆیشت بە لە حکوومەت ڕەتی ئەمەی بکردایەتەوە ئەو کاتە ئەو حیزبە بەردەوامی بەخۆی دەدا پاساوی معنای بوونی لە ناو خەڵک زیاتر دەکرد. جگە لە ئەندامەکانی خۆی خەڵکی تریش دەنجی پێدەدا. ئەتووە کاوڵاتیەک بیرکەرەوە چ حیزبێک ئێستا لە ئەوروپای غەربی زەرایی بکەمەوە کا باز کەمەوە کە خەڵک دەنجی پێدا عیلاقەی بەوە نیە حیزبە چێیە.
لێرە ئێستا لە کوردستان پرۆسەی سیاسی و ژیانی سیاست گەیشتۆتە ئەو ڕادەی خەڵک لە بەرژەوەندەکانی خۆی دەگەڕێتن. بەرژەوەندەکانی خۆی بریتە لە بەختەوەری و ژیانێکی خۆشگوزەران و بە کەرامەت و شەرەفمەندانە. باش دێیت لێرە دەڵێمە حکومەتێکی بنکە فراوانە تا چەند ئەو کارنامەی حیزبی سۆسیال دیموکرات یا بزوتنەوەی گۆڕان پرۆژە چاکسازەکەی لە حکومەت هێرێمی کوردستان جێبەجێکراوە. کاتە تۆ بەشداری دەکەی بەشداریەکەی لە حکومەتێک تەمان ئەوانەی کە تۆ بانگەشەت بۆ کردوون بانگەشەی سیاسیت بۆ کردوون ئێستا دەبێ بڕۆی لە حکومەت جێبەجێ بکەی. ئەگەر جێبەجێت نەکرد خەڵک و کاتە بە چ پاسا و معنایەک دەنگت پێ بدە. لە بەرامبەردا حزبی دەست ڕۆیشت و ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە. ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان خۆ دەبێت لە خۆیان بپرسن بڵێن ئەم سەرانەیە کە لە خەڵک وەردەگیرێ باشەوە شمولی منیش دەکاتن. من دەگم بە حیزبێک داوە کە سەرانەم لێ وەرەگرێ. ئەم وشیاریە سیاسیەکەی گەیشتە ناو گەورەترین پانتایی ڕوبەری خەڵکەوە ئەو کاتە خەڵک بە ئاگا و وشیار بوو ئەو کاتە ئەم پارتە سیاسیانە کۆتاییان پێدێت. زۆر باشە بەڕێزەنگی دواپرسیارم وشیاری سیاسی چ کاریگەریەکی دەبێت لەسەر بەرەو پێش چوونی کۆمەلگا. وشیاری سیاسی ڕێگەیەکت بۆ ڕوو نەکاتەوە وشیارت دەکاتەوە لەوەی کە تۆ چی بکەیت. ئێستا پرسیارەکەمان لەسەر پرسیار لە دەربارەی ئەخلاق کرد. مەسەرەن سوقراتێکێکە لە فەیلسوفەیە کەمینەکانی کە باسی ئەخلاقی کردووە. دەڵێ پرسی ئەخلاق ئەوەیە ئێمە چۆن بژین و چۆن ژیان دەکەین. ئەمە پرسی ئەخلاقیە. ئێستا وەکو تاچێک هەر تاچێک لە هەرێمی کوردستان یا لە عێراقدا کە دەبێ چۆن بژینی و دەبێ ژیانمان چۆن بێ ئەمە پرسێکی فەلسەفەی ئەخلاقە. باشە با بێ لە خۆی پرسێ ئەو پارتە سیاسیانی ئێستا دەستیان گرتووە بەسەر سامان و سەروەتی ئەم وڵاتەوە و دابشکردنێکی نادات پەروەرانە هەیە و دادی کۆمەڵاتی جێبەجێ ناکرێ و ڕژەی هەژاری بەرز بۆتەوە و کۆم کەمینەیەکی کەم چوونەتە باڵا بە چه حەقێکەوە ئایا ڕەوشتێ بچێت دەنگ بەو پارتە سیاسیانە بدا؟ ئەمانە ئەو گرفتانن بۆیە وشیاری سیاسی زۆر گرینگە بۆ تاکەکانی کۆمەلگا و تاکانی کۆمەلگا ئەو ڕێگەیان نیشان دەداتن کە دەنگ بەچێ بدەن و ئەو وشیاریان دەداتێ کە دەنگدان ڕاستە مافە بەڵام چۆنێتی دانی دەنگەکەش ئەرکە. لێرەوە ئەرک و مافەکانی هاوڵاتی دەردەکەوە ئینتیما بۆ خەڵک دەگەڕێتەوە ئەگەر خەڵک بتوانێتن ئەم گۆڕانکاریانە دروست بکە ئەمیش بە وشیاری سیاسی دەبێت. زۆر باشە دووبارە زۆر خۆشحاڵ بووم کە ئەم گفتوگۆ بە پێزەمان کرد لە ستۆدیۆی دەستگای میدیایی کەرکووکی وادارم بینەرانی کەرکووک تیڤیش سوودیان لێوەرگرت بێ. لێرە دادێمە کۆتایی بەرنامەی بۆ جێبەجێکردن هەتا تەوەرێکی تر و دەستەواژە و چەمکێکی تر بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ.